بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر غیابی چارەسەر لە لای هێزە سیاسیەکان بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان کاک محەممەد نەسرەدین سکرتێری مەکۆی کەرکووشی بزوتنەوەی گۆڕان، هەروەها مامۆستا جەلال تاهیر بەرپرسی مەڵبەندی شارەزوو یەکگرتووی ئیسلامی، هەروەها بەڕێز کاک پێشەڕە وەیسی کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێراتتان دەکەم، سوپاسان دەکەم زۆر. کاک محەممەد با لە بەڕێستەوە دەست پێ بکەم. ئەمڕۆ وا هەست دەکەم لە ناو شەریقەیەشی بەرفراوانی ئەم کۆمەڵگە کوردیە قسەیەک لەسەر ئەوەی کە حزبەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان بە شێوێژی گشتی خاوەن ڕوئیەشی ڕوون و ئاشکرانین لە هەمبەر ئەم دۆخە خراپەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا دەگوزرێت. ئەم قسەیە کە ئێستا ناو خەڵکیدا باسی لێوە دەکرێت تا ئەندازەیەش زۆر ڕاست نییە؟ پێشەکی کاتێک ئێمە باس لە غیابی چارەسەر دەکەین یا باز لەوە دەکەین ئەم خەیرانەی کەوا ئێستا بەرەوکی هەرێمی گرتووە بۆ چارەسەر نابێدای تێپەڕبوونی سەروی ساڵێک سەروی ساڵونیەک بە سەرەتایی کێشەکە، پێم وایە ئەبێ ئێمە بیر لەو بکەین و ئەمڕۆ هەموو متتەفقین لەسەر ئەوەی کەوا هەرێمی کوردستان لە قەیراندایە. پرسیارە گەورەکە ئەوەیە قەیرانی ڕاستەقینە و قەیرانی گەورە قەیرانی سیاسیە یاخۆت قەیرانی ئابووریە. من پێم وایە قەیرانی ڕاستەقینە قەیرانە سیاسەکەیە نە قەیرانە ئابووریەکە. بۆ ئەوەی کە باز لە غیابی چارەسەرش دەکرێت پێم وایە بەشێکی پەیوەستە بەوەی کە ئەم قەیرانە سیاسیە دابشبوونێکی قوڵی دروست کرد لە نێوان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستاندا. ئەوەی کەوا ئێستا وای کردووە ماوەی ساڵ و نیوەکە لە کۆتادا ئەمڕۆ هەموو خەڵکی بەتایبەتی هاوڵاتیان نیگەرانن نەک لە پارتی زیاتر لەلایەنەکان کەوا ئەوان دەست پێشخەر بوون لەوەی کەوا پرۆژەیەک تەقدیم کەن نەک تەنها بۆ گۆڕانکاری لە یاسای سەرۆکایەتی هەرێم پێم وایە بەڵکو خودی پرۆژه یاساکە یا چاکسازی هەموارکردنەوەی یاساکە سەرەتایەک بوو بۆ پرۆژەی چاکسازی. بۆیە پێم وایە ئەمڕۆ کە باز لە غیابی چارەسەرەکە دەکەین پێم وایە زوڵمێکی گەورە دەکەین ئەگەر بێت و ئێمە تەنها قەیرانە سیاسەکە کورتکەینەوە لەوەی کەوا لە ماوەی ئەم ساڵ و نیوە ڕوویداوە. پێم وایە ئەم قەیرانە سیاسی ئەمڕۆ یەخەی هەرێمی کوردستانی کردەوە کە قەیرانی ڕاستەقینەیە. پێم وایە کەڵەکە بووی 25 ساڵەی حکومڕانی کوردە لەو ڕۆژەوەی کورد لەم هەرێمەدا بۆتە خاوەن سیستەمێکی حکومڕان سەرەتاکەی بە هەڵەیەکی گەورە دەستی پێ کرد و هەڵەکانیش یەک لە دوای کەڵەکە بوون. ئەمڕۆ ئەم قەیرانە گەورەی دروست کردووە کە ئێستا هەموو بەدوای چارەسەرا دەگەڕێن. لە ماوەکانی ڕابردوو بەتایبەتی لەو کاتێک کە شەڕی ناوخۆ لە 93 و دواتر 94 و تا 99 کە پارتی و یەشێتی دەگەن بە شێوەیەک لە ڕێکەوتن ئێمە بینیومانە تەنانەت لە گەرمەی شەڕی ناوخۆ ئەم دوو هێزە توانی ویانە ئەگەر نەکەن بە ڕێکەوتنیش بگەن بە تەفاهم. بەڵام ئەمڕۆ شەڕ لە ئارادانیە شەڕی چەکداری و دۆخەکە ئەگەر بەراوردی بکەین بە نەوەتەکان وەکو ئەو کاتیش ئاڵۆز نییە. بۆچی لەگەڵ هەموو ئەمانەدا ئێمە ناگەین بە هیچ ئەوتۆ کە شاوی باسکردن بێ بدە بە هاوڵاتی ئەوەی کە لە ڕابردوودا دەکرا. من پێم وایە کە چۆن وتان سەرەتای حکومڕانی هەرێمی کوردستان کە دەستی پێکرد سەرەتایەکی ناتەن دروست و نایاسایی و ناشایستە بوو بە خەڵکی کوردستان. پێم وایە کاتێک کە دەهاتن لەو کاتێک کە باسی قۆناغی شەڕی ناوخۆ دەکەی یاخۆت کاتێک کە قەیرانەکان دروست دەبوون لەبەرەوەی پێم وایە چارەسەرێکی ڕاستەقینە نەدەکرا. ئەو هەوڵانەی کە دەدران ئەو شتانی کە باز دەکران وەکو چارەسەر لەبەرەوەی چارەسەری ڕاستەقینە نەبوون. بۆیە ئەمڕۆ قەیرانەکانمان دەبینین حجمی قەیرانەکە و ڕاستەقینەی قەیرانەکە بوو ئەم قۆناغی ئێستا زۆر لەو گەورەتر کە لە قۆناغی ڕابردوودا دەبوو. بالعکس بە پێچەوانە من پێم وایە ئەو هەوڵانەی کە لە ڕابردوودا لەبەرەوەی هەوڵی ڕاستەقینە نەبوون و چارەسەری ڕاستەقینەش نەبوون. بۆیە ئەمڕۆ ئەگەر بەهاتای ئێمە لە کاتی قۆناغی شەڕی ناوخۆ ئەگەر بەهاتایە و سیستەمێکی حکومڕانی شایستەمان بە خەڵکی کوردستان دروست بکردایە لەو قۆناغا و چارەسەرێکی ڕاستەقینەشمان بکردایە پێم وایە ئەمڕۆ ئەم قەیرانە نەگەیشتە ئەم قەبارەیە و ئەمڕۆشمان توش نەبوو. کەواتە لە ڕابردوودا ئەو هەوڵانی کە وا باس کراوە چارەسەری قەیرانی کردو پێم وایە پینەوە پەڕۆ بووە. هەر ئەوەی ئەمڕۆ حەجمی قەیرانەکەی زۆر گەورە کردووە و کردوێتی بە قەیرانێ بەڕاستیش ئەمڕۆ من پێم وایە پێویست بۆ ناکە ئێمە لەگە خەڵکی و لەگە خۆمان ڕازگۆ نەبین. ئەم قەیرانەش ئەمڕۆ بە تەخدیرکردن و بەسەرکردنی قەیرانەکە چارەسەر نییە. پێم وایە دەبێت بەڕاستی دەست بخەینە سەر کەم و کورتەکان دەست بخەینە سەر ئەو هۆکارانەی کە بەڕاستی هۆکاری ڕاستەقینی کێشەکان بوونە بۆی چارەسەری کەین نەکو ئەمەیش وەکو ساڵانی ڕابردوو بێ و چەند ساڵێکی کە دیسان قەیرانەکەمان گەورەتر بێ و یەخەشمان زۆر چاکە. مامۆستا جەلال چی وا دەکات لە ئێستادا هێزەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر ئەم قسەی ڕاست بێ بێڕوئیا و بێ دەست پێشخەری بن؟ هەڵبەت کە دەڵم دەست پێشخەری جدی. بسم الله الرحمن الرحیم.
پێش ئەوەی ئێستا باسی ئەم قەیرانە یەخەگرتووی ئەم هەرێمەی خۆمان بکەین کە فعلەن قەیرانی سیاسی و قەیرانی دارایی و ئیداریشە زۆر بواری تریش قەیرانێتی من پێم باشە بۆ ئەوەی بە تەواوی معنە ئەم قەیرانە بزانین کە شتێکی ئانی و کاتی نییە بچینەوە بۆ 25 ساڵ پێش ئێستا یا 23 ساڵ پێش ئێستا کە هەر یەکەمان لێەوە ڕوئایەکی خۆمان بیری هەموو جەماوەری ڕێزدار بکەینەوە هەست دەکەم نوبزەیەکی پێشکەش کردیان بەڵێ منیش نیسبەتەن لە ڕوئیی خۆمەوە بۆ حیزبەکەی خۆم پێم خۆشە لە کاتەکەی خۆمە ئەوە بڵێم کە من وەکو ئەندامێکی یەکگرتووی ئیسلامی کوردستان شانازی ئەەکەین بەو 23 ساڵەی تەمەن کە لە یەکەم بەیاننامەی تەسیسی یاعلانکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئیشارەتمان کردووە بەوە کە قەیرانی سیاسی و یەکتر قوبوڵکردن و قەیرانی حیزبی و مرۆیش هەیە یعنی لە هەرێمێکە کە ئێمە 23 ساڵ 25 ساڵ پێش ئێستا بگەڕێنەوە تەماشای بکەین قەیرانی یەکتری قوبوڵ نەکردن هەبوو قەیرانی سفرکردنەوەی یەکتری قەیرانی ژیان سندنەوە لە یەکتری کە خۆی بینیەوە لە شەڕەکانی نەگریسی ناوخوا خۆی بینیەوە لە یەکتری قوبوڵ نەکردنە لە یەکتری سفرکردنە کە هات بەو هەموو مەحەتە و ستەیشن و قۆناغە هات تاوەکو گەیشتە ئێرە جا ئێستش هەر پێویستە وەکو یەکەم ڕۆژ و یەکەم جار بچینەوە سەر ئەو نقطە ئەساسی کە پێویستە قەیرانەکان بە تەواوی معنە تەصنیف بکەین و یەکە دەست بین بۆ حەلکردنیان کە یەکێک لەوانە قەیرانی سیاسیەوە پێویستە هەموو لایەنەکان ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە یەکەم ڕۆژەوە هەتاکو ئێستا بەڕاستی خولیای ئەوە بووین کە ئەم قەیرانە چارەسەر بکرێ و هەموو کاتەکانیشمان شاهیدە کە لە کاتی خۆیان خولیانە قسەی خەڵک لەسەر خولیانە قسەی خەڵک لەسەر خولیا و هەروەها گلەی خەڵکی لەسەر ئەوە نیە کە هێزە سیاسەکان خولیان نییە بۆ چاکردنیان دۆخە بە ئەندازەی ئەوەی کە گلەیەکە لێرەوە دەست پێ دەکە کە ئەم هێزانەی دەرەوەی پارتی کامیشە پارتی تۆمەتبار دەکەن بۆەوەی کە لە پشت هەموو قەیرانێکە لە ڕاستیدا بۆ خۆیان بەشێکی هەرە گەورەی قەیرانەکەن کە خاوەنی مبادرەی جددینین ئەوەندەی کە خاوەنی خەتابێکی عەلامین بەڕێسم بەتەکید ئێستا بگەڕێنەوە بۆ یەکەم بەیاننامەی یەکگرتووی ئیسلامی لە ساڵی 94 هەڵە نەبووم کە بەڵێ 94 ئەمەی بەڕێزت باسی لێوەرەکەی باسی کراوە بەڵام لەسەر ئەرزی واقع دەگوترێ بنمونە یەکگرتووی ئیسلامی ئەوەندەی مساومەی کردووە لەسەر بەیاننامەی ئەعلانەکەی خۆی شتێشتری نەکردووە بەڕێزم قوربان جا من بۆیە ویستم ئەو لاپەڕەیەی پێش ئەمڕۆ هەڵبەینەوە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەتوانم بەڵام ئێستا ئەم قەیرانەی کە ئێستا هەیە ناوی نەنێن قەیرانی حیزبێک و دووسێ حیزبی تر و سێ حیزب و چوار حیزبی تر ئەم دابەشبوونە من وا ئەبینم کە قەیرانی دەسەڵات و جەماوەر ئێستا لە ئارایە قەیرانی دەسەڵات بە هەموو بەشەکانیەوە کە لە هەر شوێنێکە لە ناحەیەکەوە هەتا هۆڵی پەرلەمان قەیران لە تعاملی سیاسی دەسەڵاتدارەکانە بەرامبەر بە میلەتەکە هەبووە و یەکگرتووی ئیسلامی کوردستان بە دۆکومنت هەمانە کە لە هەموو ساڵەکانە هەر لە 1995ەوە هەر لە حەلی شەڕی ناوخۆوە هەر هەتاوەکو کۆبوونەوەکانی دەرەوەی معارەزە لە لەندەنەوە هەتا مەجلیسی حکم و مشارەکەمان لە مەجلیسی حکومە هەتاوەکو قۆناغی ئۆپۆزیسیۆن بوونمان هەتاوەکو قۆناغی مانگی شوباتی 2011مان کە پێکەوە بە معارەزە بوون پاکێجمان تەقدیم کرد بە دەسەڵات ئێمە قەیرانی دەسەڵات و جەماوەر و ئەوانەمان هەیە حیزبەکانیش بەشێکن لەم جەماوەرە ئەڵبەتە ئێمە لەوێەوە چارەسەری ئەم قەیرانە بێ دەست پێ بکەین کە چۆن دەست خەینە سەر ئەو برینە قوڵانی کە لە جەستەی قەواری سیاسی ئەم هەرێمەی ئێمە زۆر چاکە تا ئێستا بەشێکی زۆری هێزە سیاسی کوردیەکان بەوە تۆمەتبارن کە ئەوەندە ئازان بوون پەنجەی جددی ڕابکێشن بۆ ئەو شوێنانی کە پێویستە پەنجیان بەزەقی بخرێتە سەر بەزەقی ئەمە ڕاز نییە قوربان جوابەکەم حەز دەکەم بە دوو سێ ڕستەی گرنگ ببڵەوە لە خزمەتە ئێمە پەنجەمان خستوەتە سەر وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان قسەکەم پەنجەمان خستوەتە سەر حساسترین حاڵەت کە شەڕی ناوخۆ بووە پەنجەمان خستوەتە سەر حساسترین حاڵەت کە بە خیانەت تۆمارکردنی یەکتری بووە کە سفرکردنەوەی یەکتری بووە چوین بەشداریمان کردووە لە مەجلیسی حکمی بەغا کە گەورەترین قەیران سفرکردنەوەی ئەم میلەتەی ئێمە بووە لە تعریبکردن و ڕاگواستن و هەموو ناهەموارەکان کە ڕووی تێکردین ئێمە یەکێک بووین لەو کەسانە کە پەنجەمان خستوەتە سەر ئەو قەیرانانە کە ئەبێ ئەم میلەتە خەمی بخرێ دواتر لە ئاستی خۆشمانە دۆکومنتمان هەیە مامۆستا شۆڕش نە ئەوە کەیسە من بە دوو سێ قسە عەرزی جەنابەتی بکەم بە دۆکومنتەری هەمانە بەیانەکانمان هەموو هەیە موقیفەکانمان هەیە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە یەکەم ڕۆژەوە خەمی بووە کە ئەم قەیرانەی کە تووشی میلەت و جەماوەری ئێمە بووە پێویستە دەسەڵات سیاسیەکان پێکەوە حەلی بکەن و نەبنە ناهەمواری بەسەرێکەوە لەبەرەوە ئەچمەوە بە قسەی پێشوو کە فەرموو یەکگرتوو دەستی نەبردە بۆ ئەم قسانە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەموو ستەیشنەکانە ئەوە هەموو جەماوەری ڕێزدار شاهیدن کە بینویانە بە دیقەتەوە لەناو کۆبوونەوە داخراوەکانی حیزبەکانە
سیاسیەکانە لە ناو کۆبوونەوەکانی پەرلەمانە لە ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانە لە ناو علاقات سیاسیەکانی نێوخۆ و نەودەوڵەتی و دووەلیە بە شاهیدی یوئێنیەکان و ئەوانەی کە لێرە تەواجودی سیاسیان هەبووە یەکگرتووی ئیسلامی کوردستان دۆکیومنتەری موقیفەکانی خۆی کردووە کە بەرابەر قەیرانەکان چی وتووە ئێمە لە یەکەم ڕۆژ وەکو حیزبێکی ئیسلامی ئیسلاحی مامۆستا ئەوە دروشمان بۆ ئین ئورید إلا الإصلاح ما استطعت زۆر چاکە ئیسلاحکردن و چاکردنی زۆر باشە با بسم لای هەولێر خراپ بووە لە هەرێما زۆر چاکە هەدەفێکی ترمان نەبووە کولیش نابین لەوە زۆر باشە زۆر باشە کاگ پێشڕەوکاتی ئەوە نەهاتوو هێزە سیاسیەکان بە هێزەکەی بەڕێزیشتەوە واز لە خیتابی ئەعلامی بهێنن کە بە قسەی بەڕێز کاگە محەممەد نەسرەدین بێجگە لە تەخدیری جەماوەر شتێکی تر نییە و تاسریش ناتوانێت ئەم خیتابە ئەعلامیەی کە وەکو ئەعلام دژی پارتیە یا دژی ئەو وەزعەیە کە گوایە پارتی خوڵقاندوویەتی و لە دەرەوەی خیتابە ئەعلامیەکەش شتێکی ترن لەگەڵ پارتی کاتی ئەوە نەهاتوو ینی واز لەو ئیزدواجیەتە بهێنرێت. بەڵێ من بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب تا بدەمەوە دەمەوێت هەنگاوێک بچمە دواوەوە باسی وەکو هاومیوانانی ئازیزە باسی ڕابردووە بکەم. من لەوێ ڕۆژەوە دەست پێ دەکەم کاتێک جەنابی مام جەلالە لە تورکیا دەبێت گەرمەی شەڕی ناوخۆ دەبێت لە هاتنەوەیە بەرەو سەری ڕەشەوەدا دێتەوە لەوێن دەرەوە دەبێتە هەوێنی چارەسەرکردنی کێشەکانەوە کە دەمێک بوو کۆمەڵانی خەڵکە باسەر ئازاری بشەڕی براکوژیە دەیان چێشتە لەوێ ڕۆژەوە جەنابی مام جەلال کاتێک پەیامی هەواڵانی مەکتەبی سیاسی بەلاوە ناو بەخسەی کۆمەڵانی خەڵکی کردو لەوێوە حیزبایەتی کردەوە ئامراز دەزیاتی ئامراز لەوێوە ئاماج لەوێوە کاتێک خاڵە ناکۆکانی بەلاوە ناو خاڵی کۆچی لە جێوەدانا بینیمان بۆ دەستپێکی قۆناغێکی تازە لە حیاتی سیاسی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە باشووری کوردستانە هەر ئەمەش بوو کە لە هەنگاوی ئەوێ ڕۆژەوە دەستی پێکرد بۆ مایەی مسۆگەرکردنی کۆمەڵێک دەستکەوتە لە پرۆسی ئازادی عێراقە کە لە بەغداوە بەدەست ماهینا و ئەم دەستکەوتانە بوونە بنەمایەک بۆ باشتر بەرەو پێشبردننی خۆشگوزەرانی لە کۆمەلگا و باشتر گەشە و نماکردنی دام و دەستگاکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە باشووری کوردستانە کاتێک ئەم ئەحساسە نامێنێ دەبێتە مایەی دروستبوونی کۆمەڵێک کێشەوە کێشە کە لە ئەنجامە تعتیلبوونی پەرلەمان کێشە لە ئەنجامە وەدەرنانی وەزیری لە ئەملایەنە و کێشە لە ئەنجامە بێتە ئەم هەموو قەیرانێک کە ئێستا بەرۆکی ئێمەی گرتووە بۆ ئێمە لێرەوە لە پرسیارەکەی جەناب تا دەست پێ دەکەم من پێم وانە لە حیزبەکەی جەناب بۆ ئەگە دەست پێ بکەم من پێم وانە ئۆندەی کارەکان لە خیتابی سیاسی بن ئۆندە ینی کردداری لە دواوە نەبێت حیزبەکەی من لە دوای ئەوەی کە کێشەیەکی ئەساسی لە بینی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە بە دیوەکەی ترا کاتێک پارتی غەدر لە بزوتنەوەی گۆڕان دەکاتن حیزبەکەی من بە کردار لە ئەنجامین کۆبنەوەکانی نهێنی بینی ئەم دوو تەرەفە بۆ چاکردن یا بۆ گەشەنەکردنی کێشەکانەوە کە هەنگاوی ناوە خۆشببختانە ئەگەر لە دوێنێەوە کێشەکان بەنهێنی و لە پشتەوە ناو بژیوانیەکەی حیزبەکەی منەوە ئەگەر لە پشتەوە بەنهێنی ئەنجامدابی لە نێوە ئەو دوو حیزبەیە بەڵام بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە لە قالبی پرۆژە و کردداریشە ئەنجامی بۆیە ئەنجامی تێدا ئەندام کرا بۆیە لە ناو حیزبەکەی من و لە دەرەوە حیزبەکەی منیشە تەنانەت دەتوانم بڵێم لەسەر ئاستی هەرێمایەتی و جیهانیشە ویستێکی هاوبەش هەیە بۆ چارەسەرکردنی هەموو کێشانەی ماوەی ڕابردووە بەرۆکی هەرێمی کوردستانیان گرتووە چونکە ئێمە ئەگەر چارەسەری نەکەین خەریکە کۆی ئەزمونونەکانمان کە مای شانازی هەمومانە کۆی ئەزمونونەکانمان کە دەستکەوتی ئەو هەموو قوربانەیە خەریکە مەترسی بوونی لە ناوچوونی دەکەوێتە سەرەوە بۆیە پێش هەموو لایەنەکانەوە پێش هەموو لایەکەوە ئەوە حیزبەکەی منە داکۆچی لەسەر دەکا و دەیەوێت چارەسەری قۆناغەکان بکە شایدیش بۆ قسەکانم هەنگاوەکانی ناوبژیوانیمان بەرنمەکانی ناوبژیوانمان دەکرێت ئێستا بکەینە ئامرازێک بۆ شانازیبوونی بەر لەوەی هەموو خەڵکێک ئێمەمانانەوە اینجا کۆمەڵانی خەڵکەوە چووکە لەپاڵ ئەوەی ویستێکەیە کە دەوێت کاک پێشڕەوەی بەڕێزت باسی لێوە دەکەی کاک پێشڕەوەی بەڕێزت باسی لێوە دەکەی لە نێو میدیادا وەها ینی بڵاو دەکرێتەوە وەها شرۆڤە دەکرێت کە جگە لە هەوڵێک بۆ سەر لە نوێ بردنەوەی دۆخی هەرێمی کوردستان بۆ پێش 2 ساڵ 3 ساڵ بەر لە ئێستای ئەوەی کە ئێمە تێدا دەبین بە حکوومەتێکی بنکە فراوان هیچی تر نییە واتە
ئەوەی کە هەیە ئێستا لە نێوان یەشێتی و پارتی لە ڕاستیدا گەڕانەوەی دۆخی هەرێمی کوردستانە بە ئەو سەردەمی کە تێیدا پارتی و یەشێتی ئەم هەرێمیان بەڕێوە دەبر بەڕێزم ئیتر ئەمە بۆ دەبێت بەمنەت بفرۆشرێتەوە بە خەڵکی کوردستان. بەڕێز من دەمەوێت باز لەوە بکەم بەڵێ بەر لە هەموو شتێک میدیا هەموو کۆی هەموو کۆمەلگای کوردی پێک نانێت بەڵکو سێکتەرێکە باوات مەفهومی بکەین. ئەمە یەک دووشیانەوە ئەوەی بەشێک لەو پێشبینیانی لێرە و لەوێ باز دەکرێت کە گەڕانەوەی بۆ قۆناغی 50 بە 50 ئەمە پێشبینی کراوە ئەشێ ڕازدەرنەچی کە بە دڵنیایی شەوە ڕازدەرناچی چونکە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە کوی هەنگاوەکانیە لە زمنی ئەم ڕۆژیانەوە لە زمنی کۆبنەوەی هاوبەشی دوێنێ لەگەر بزوتنەوەی گۆڕانی هاوپەیمانمان لە چارچەوەی ڕێککەوتن نامەکە لە زمنی کۆبوونەوەی پێشووتریش لەگە پارتی دیموکراتی کوردستانە پێداگری لەسەرەوە کردووە کە کارێک ناکەن بە شێوەیەک لە شێوەکان بی بەلاوەنانی حیزبەکانی ترەوە بێتن تەنانەت ئەگە خودی بزنەوەی گۆڕانیشەوە بین وەکو چۆن ئەوێ ڕۆژێک کاتێک هەڵبژاردننی کۆمەڵانی خەڵکی کوردستان کرا کە داوایان لێچێت نیشتیمانی کوردستان کرد حکوومەتی بە تەنها پێک بێنن لە شێوەیەک لە شێوەکانی وە بەنیوە بیتن بەڵام حیزبەکەی منەوە پێداگری لەسەرەوە کرد دەبێت بنکە فراوان بێت هەرچەندە کۆتای هەنگاوی بنکە فراوانیەکە بە ئاقارێک گەیشت کە بەویستی کەسمانەوە نەبوو بەڵام دەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی بەوە بکات کە دامەزێنەری بیرۆکەی بنکە فراوانە بەمانە تەندروستەکەیەوە بۆیە بە دڵنیاییشەوە من دەتوانم لێرەوە باسی لێوە بکەم ئەمە بریتی نییە لە گەڕانەوەی قۆناغی دواوەی ماوەی ڕابردووە بەڵکو ئەوە بریتە لە تۆمارکردنی قۆناغێکتر بۆ چارەسەرکردنی ناوبژیوان. زۆر باشە زۆر باشە زۆر چاکە دواتر دەگەڕێمەوە لە زۆر چاکە کاگێ محەممەد بزوتنەوەی گۆڕان تۆمت بارە بەوەی کە لە جیاتی ئەوەی کە سەرۆکی پەرلەمانەکەی لە پەرلەمان دوور دەخرێتەوە پەرلەمانیش پەک دەخرێت ئیشی جددی بۆ ئەو بکە کە پەرلەمان بکەوێتەوە کار ئەوەندەی بە چوزانم بە نەفەسی شەڕ بەو نەفەسی کە پێشتر لە نەوەتەکان بینیومانە لە ئەلامەکەی دالانی کەم یعنی ئیدارەی ئەم دۆخە دەکات شتێکی تر ناکەوە بە قسەی هەندێکیش بێ ئەمە یەشێکە لە هۆکارە هەرە گەورەکانی کە ئەم دۆخە زۆر بە شڵەژاوی و بە پشۆکاوی بمێنێتەوە. باسی پەرلەمان دەکەین من پێم وایە گەورەترین هەڵە ئەوەیە کە بیکەین وا تێ بگەین لە دوای ئەوەی کە پەرلەمان پەک دەخرێەوە سەرۆکی پەرلەمان ڕێی لێ دەژیرێ بزوتنەوەی ئیسلامی تووشی شپرزەیەک بووەکە کەوای لێ کردووە نەزانێت چی دەگوزارێت لە ناوچەکە من پێم وایە وێناکردنی ئەم قەیرانە توش تەخەبوتێکی سیاسی هاتوون بەجددی کاتی وە نهاتووی ئەتراف بکەن بۆتە یا سووربوونە لەسەر ئەوەی کە لەبێ کەمەوە بڕیارمان لەسەردا بوو طبعا ئەوەی کە ئێستا وێناکردنی ئەم قەیرانی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان بەوەی کەوە خلافە لە بینی بزوتنەوەی گۆڕان و پارتیا پێم وایە ئەمە پێش ئەوەی غەدرێک بێ لە قەیرانەکە غەدرە لەو لایەنە سیاسیانی کە هاوبەشی بزوتنەوەی گۆڕان بوونە لە پێشکەشکردنی پاکێجی چاکسازی لە کاتی ئۆپۆزیسیۆن بوون و لەو لایەنانەی کە هاوبەشی بزوتنەوەی گۆڕان بوونە لە پێشکەشکردنی پرۆژە یاسای هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم کەواتە من پێم وایە کاتێک کە باس لەوەش دەکەین پەکخستنی پەرلەمان من پێم وایە زۆر یعنی ناکرێ ئێمە بڵین پەکخستنی پەرلەمان غەدرە لە بزوتنەوەی گۆڕان ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان غەدر نییە لە بزوتنەوەی گۆڕان غەدرە لە ئیرادەی خەڵکی کوردستان کە ئەو پەرلەمانەی هەڵبژارد خەڵکی ئەو پەرلەمانەی هەڵبژارد قەڵەمڕەوی یاخۆت پێشڕەوی چاکسازی بێ وغەدرە لە ئیرادەی چاکسازی غەدرە لە پرۆسەی دیموکراسی غەدرە لە گەورەترین دەستکەوتی گەلی کوردستان کە پەرلەمانی کوردستان بووە بۆیە وێناکردنی ئەم ڕێگریانە لە بزوتنەوەی گۆڕان یاخۆ لە سەرۆکی پەرلەمان غەدرێکی گەورەیە کە بڵێن غەدرە لە بزوتنەوەی گۆڕان ئەمە غەدرە لە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە دین باسی قەیرانەکان دەکەین بزوتنەوەی گۆڕان و قەیرانەکان من پێم وایە کە دەڵین بە ئەسی غیابی ڕێگە چارە یاخۆت چارەسەرکردن دەکەین من پێم وایە ئەمەیان زۆر ڕاستە ئەم پرسیارە لە خۆشی لە سیا دەبینێتەوە کێشە ئەوەیە کە ئەبێ ئێمە ئەمڕۆ باسیکەین لایەنەکانی تر بەدەر لە پارتی ئەمڕۆ ئەبێ ئێمە بڵین ئەم قەیرانە بە دوو دیدی جیاواز سەیر دەکرێت پارتی بە جۆرێ سەیری دەکا و ئێمە بە جۆرێ سەیری دەکەین کە دەڵێم ئێمە بەبەستم لایەنەکانە کە خاوەنی پرۆژەی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی بوونە و خاوەن پرۆژەی چاکسازیش سیستەمی حکومڕان بوونە ئەم دوو جیاوازە کە تا ئێستا ناگا بە چارەسەر پێم وایە بەشێکی ئەو پرسیارەی تۆ زۆر لە جێ خۆیەتی کە کەم تەرخەمی لایەنەکانی تر بووە کە خاوەن دیدی چاکسازین لەوەی کە ناکرێت ئێمە دوای 2 ساڵ چاوەڕێی ئەوە بین پارتی چه هەنگاوێ دەنێ بۆ ئەوەی دۆخەکەەوە خۆی لێ بێتەوە و پارتی چ پێشنیارێ دەکا بۆ ئەوەی چارەسەری کێشەکە بێت ئەمە خۆی لە خۆیدا هەڵەیەکی گەورەیە بەڵام بەشێ دیکەشی لەوەی کە تا ئێستا
ڕازی نەبوون بەوەی کەوا پارتی وەکو پێشنیار و چارەسەر تەرحی کردووە خۆی لە خۆیدا ڕەفزکردنەوەی ئیرادەی ئەو ئیرادە قۆڕەخکاری و ئەو ئیرادە خراپەی پارتیە کە دیدی ئەو بۆ سیستەمی حکومڕان نەگونجاوە لەگەڵ دیدی لایەنەکانیکە کەواتە من پێم وایە بڵێ بەشێکی کەم تەرخەمیە بەڵام بەشێ دیکەشی لەوەی کەوا چارەسەر نەکراوە ڕەتکردنەوەی ئیرادەی پارتی بووە بەوەی کەوا بە ئیرادە و بە دیدی پارتی ئەم چارەسەرانە کێشە بکرێ بەڵام بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان دوای 2 ساڵ پارتی بۆ هەموو لای زۆر بەڕوونی ئەوەی ڕوونکردەوە کە ئەو هیچ پێشنیارێکی نییە هیچ چارەسەرێکی نییە ئەو دەیەوێت دۆخەکە بگەڕێتەوە وەکو جاری جاران سەرۆکەکەی هەر سەرۆکی هەرێم بێ پارتی چارەسەری لایەوە مبادرەش دەکات بەڵام لایەنەکان بە ساردوسەری بەدەمیەوە دوایین پێشنیاری پارتی کە سەرۆکەکەی لە 20 یانزەی 2016 پێشنیاری کرد کە هەرسێ گۆڕانکارێکە بە یەک پاکێز بکرێت بینیمان کە پێشوازی لێ نەکرا پێشوازی لێ نەکراوە نانە ئەوە ڕاستگەرمی پێشوازی لێ ئێمە ئەوکو بزوتنەوەی گۆڕان هەموو لایەنەکانش کە سەردانیان کردووە ئەمە حقیقەتە و زۆر ئەبێ هەموو خەڵکی هەرێمی کوردستان لێ تێبگا پارتی ئەسڵەن پرۆژەی نەبووە و پێشنیارشی نەبووە کە هات بۆ لای لایەنەکان بە تایبەتی کە هاتووە لەگە بزوتنەوەی گۆڕان قسەی کرد بە هیچ شێوەیە نە پرۆژەی پێ بووە نە میکانیزمی پێ بووە چۆن ئەم شتەی کە سەرۆکەکەی باسی کرد هەتا پێمان وتون پارتی کاتێک کە دێ بۆ لای لایەنەکان شتێکی پێی دەوترێ پێشنیاری سەرۆکەکەی بۆ چارەسەری کێشەکە فەرمونون وەکو پارتی میکانیزمتان چییە وتیان ئێمە هیچمان پێ نییە بۆ لایەن برادرانی یەکگرتوو حیزبی شیوعی چوون وتیان ئێمە هیچمان پێ نییە هاتوون جۆ لە ئێوە ڕاگرین زۆر سەیرە پارتی کە کێشەکە ئەو دروستی کردووە بێ بۆ لایەنەکان بۆی جوان لێ ڕاگرێت دوای 2 ساڵ کە دیدی هەموو لایەنەکان دەزانێت کەواتە لە بنەڕەتدا ئەو بابەتە پرۆژە و زۆر باشە بەس بۆی تەکمیلێکم کە پارتی لە ئاسڵا کەزانی ئەمە بەرەو پیری چوونێکی زۆر بەهێز هەبوو بۆ ئەم پێشنیارە پارتی زۆر بە ئاشکرا لای یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی تۆ کە کاک مەسعود هەر سەرۆکی هەرێم و دەمینێتەوە گۆڕانکاری لە سەرۆکی هەرێم ناکرێت ئەو پێشنیاری ئەوە بۆ کە با یەکێتی بێ سەرۆکی پەرلەمان وەرگێ وە پۆستێکی کە زیاد بکرێت جێگرێکی دووەم بۆ سەرۆکی حکومەت زیاد بکرێت بۆ یەکێتکەواتە بۆ گۆڕان کەواتە لە بنەڕەتدا پارتی لەو ڕۆژەوەی کە ئەم قەیرانەی دروست کردووە بە یاساشکێنی و دەستگرتن بە کورسی سەرۆکاتی هەرێمەوە تا ئێستا سوورە لەسەر بابەتەکەی بڵێ پرسیارەکان و بیر ئەوەی تۆ کە باسی دەکەی ئەمە پرسیاری هەموو ئەو خەڵکەیە کە هیوایان هەڵچنیەوە لەسەر چاکسازی هیوایان هەڵچنیەوە لەسەر ئەوەی کەوا دەبێ ئەم دۆخە چارەسەر کرێ چێ بارە ئابوورەکەی وە چ بارە سیاسەکەی بڵێ ئیلتزامێکی ئەخلاقی لەسەر لایەنەکانە بەدەر لە دیدی پارتی ئەبێ ئەوان بۆ خۆیان ڕێگە چارە بدۆزنەوە پێم وایە کێشەی ڕاستەقینە لەوەیە کە تا ئێستا هەست بە پەرتەوازەیی یەک دەکەی لەو لایەنانەی کە دەبوو بەرامبەر بە پارتی هەرچۆن خاوەن پاکێجی چاکسازی بوون هەرچۆن خاوەن پرۆژەی هەمواری یاسای سەرۆکایەتی بوون دەبوایە لە غیابی ئەوەی هیچ گۆڕانکاریە بەسەر توندڕەوی بیری پارتیانایە دەبوو ئەوان پێشنیاری بکەن ئەمەی کە دەیڵم بە بزوتنەوەکەی خۆشمەوە دەبوو هەمومان خەمخۆری ئەو بوونایە گەر پارتی هیچی پێ نییە بۆ ئەم بارودۆخە گەر پارتی بەڕاستی نایەوێ ئەم بارودۆخە چارەسەرکە ئەی ئێمە پێشنیار زۆر چاکە پێم وایە ئەمەیان ئەم قۆناغەیە لەسەر دواهەمی قسەی تۆ دەوەستم ئەگە پارتی هیچی پێ نییە ئەی ئێوە وەکو هێزەکانی دەروی پارتی دیموکراتی کوردستان چیتان پێ بووە یا چیتان پێیە ئێمە من حەزەکەم وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان قسە بکەم باسەکەشمان ئەوەندە ساخین نەبووە کە پەنجە بخێنە سەر خاڵ بە خاڵی هەموو ئەوەکان نازانم چۆن بچینە ناو ئەوە کە بەواقعەن قسە بکەین کە مامۆستاییتر بگەی لە نەتیجەیەکتیایە بەتەکید فەرموو حتمما هەموو لایەک لەم هێز سیاسیانەی ناوم هەرێمەی ئێمە بەرپرسین لەم بارودۆخەی کە چەقی بەستووە ئەم چەق بەستنەوەی ناکەینەوە ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان پێمان خۆش نییە مجاملەی ئەو جەماوەرە بکەین و سبەینەیەکی انتخاباتی لەبەردەممانە لە ئێستەوە بەس خەمی ئەوەمان بێ لە انتخاباتە ئێمە موقفمان چی بوو چی یعنی هەر ئەمە لە زیهنی خەڵکە ئەوەندەی خەممانە کە چۆن خزمەتێک بەم جەماوەرەکەین بۆ چەق بەستویەک کە لە قەیرانی سیاسی و ئیداریە باری و بەسەر ئەم هەرێمەی ئێمە چۆن ئێمە لە یەک هەڵ بچڕێنینەوە وای لێ بکەین کە بچێتەوە سەر تەبیعەتە ڕێکوپێکەکەی خۆی کە حیات ئەیخوازێ ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستایان هەموو وەختێ وتومانە تکایە ئارامیەکانی کوردستان ئارامی ناو دانیشتوانی هەرێمی کوردستان ئارامی سیاسی دروستەکە قەیرانی ماڵ بە ماڵ و حیزب بە حیزب و شار بە شاری ئەم هەرێمەوە ئاگا قەیرانی سیاسی بەڵام خۆتان بەشێک نەبوون لەوە ئێمە نەخێر هەموو وەختێ لەبەرەوەی خۆ نیشاندانەکان بەشدار بوون لە مانگرتنەکان دۆست و لایەنەکان ئەو پرۆژە یاسایانەی بەڕێزم ئەو پرۆژە یاسایانەی کە
نەتیجەکەی ئەم دۆخی ئێستای خۆتان بەشێک نەبوون لە تەقدیمی بەڵێ قوربان بۆ دەتەوێت لە مەسئولیت پیانەوە ترێ مامەسە شۆڕژ مەسوول ئەوانە پێوتێ پرینسیپی عملی حیزبی و سیاسی لەم هەرێمەی ئێمە حیزبێکین بە مەدەنی دەستمان پێکردو مامەسا وەختی ئێمە دەستمان کرد بە حیزبایەتی چەک باوی بوو هەر کەسە چەک و چۆڵی پێ نەوایە خۆی بە وجودی سیاسی نەزانێت ئێمە لەو کاتەوە دەستمان کردووە بەوە هاتووینەتە ناو ئەم هەرێمە ئەمانوێت لەم هەرێمە هەموو ئەو هێزانە کەسی یەکتری سفر نەکا و پێکەوە بتوانین خزمەتێ بەم جەماوەرەکەین میلەتێکی ئێمەیە هەلومەرجێکی نێودەوڵەتی و ئیقلیمی و ناوخۆیی بۆ دروست بووە لە دەستی دکتاتۆرێکی بەعسی ڕزگاری بووە چۆن بێوێ بەرهەمی سەرزەمین و ژێرزەمینی ئەم وڵاتی خۆی ئیسپادە لێ بکە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەویا وەستاوە مامۆستایان کە ئەیەوێ بەڕاستی لە هەموو کوردستانە ئارامەیەک دروست ببێ لە ڕۆژەکانی پەرلەمان و لە قسەکردن لە دەستوردار ڕشتنەوە و لە سەرۆکایەتی هەموارکردنەوەی یاساکانی سەرۆکاتی هەرێم و تەواوی یاساکانی تری ئەم وڵاتەکە هەموو خۆجەیەتی ئەم وڵاتی لەسەر بڕوا یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دەست ئارامی لای ئێوە یعنی چی حەز دەکەم ئارامی یعنی لە یەکتری تێگەیشتن و یەکتری قوبڵکردن و قواری سیاسی و پێکەوە هەوڵدان بۆم هەرێمەکەی مەتیاژن مامەسا شۆڕژ ئێمە ئەگەر بینەوە بۆ ناو سلێمانی واز دە هەولێر و مەسەرەی پەرلەمان بێنین لە ناو سلێمانیا ئێمە جێگە دەستمان وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ئارامشی ئێستەی سلێمانیوە دیارە چونکە چەند 2 ساڵ لەمەوە پێش ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان دوای ئەوە کە دانوستانی سلێمانی گەیشتە ئەویا کە چۆن محافظ سلێمانی تشکیل کرێ و دابنرێ ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان بەهاتایە هەموو دەنگەکانی خۆی بخسایەتە تای ترازووی گۆڕان یا تای ترازووی یەکێتی نیشتیمانی چ وەزعێک لە سلێمانیا دروستە بوو ڕاستە وەکو مەسئلەیەکی فیزیکی و ڕاضیاتی کە دوو کەڕەتی دوو ئەکاتە کەسێک هاوکاتیش تۆمەتبارن بەوەی کە لە دانیشتنەکەی پەرلەمان ئەگەر بەهات باوی یەکگرتووی ئیسلامی بە کامیل و قووەتی خۆی بەشداری بکربات دەکرانی دۆخەکە بەلایەکدا بکەوت باە ینی بەو لایە ئەکەوت کە لێ ڕۆشنە ئێمە تازەم ئاوەها دۆخەکە معلق نەدەمایەوە هێشتا خوێنەکانی شەڕی ناوخۆ بە حاڵ وشک بووەتەوە هێشتا خۆش نەبووە ئەو خوێنانە جارێکی تر ئێمە نەمانویستەوەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان کە دە ئەندام پەرلەمانمان هەیە لە هیچ کوێی مەحەتەیەکی ئەم هەرێما مایە خوێن ڕشتن بین کە هێشتا کولتوری خوێن ڕێژی لە ناو وڵاتی ئێمە بەردەوامە مامۆستا زۆر جا لەبەرەوە ئەو پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بەڕێزی من مامۆستا گیان هەموو جار هێزەکانی دەرەوەی خۆی تۆمەتبار کردووە بەوەی کە ئەگەر بێت و لە دەرەوەی تەفاهم لەگەڵ ئەو پرۆژه یاسا پێش کەش بکەم بە تایبەتی لەبارەی هەندێ مەسلەی حساس ئارامی دەشێوێنم بەڕێزم بەڵام بەهێزەکەی جەنابتەوە و بەهێزەکەی منیشەوە بۆ بەڕێزانەش و بۆ بەڕێزەی هەولێریشەوە هەمومان ئەومان کردووە کە پارتی پێڕازی نەبوو کەواتە ئێمە هەمومان بەشدارین لە شێواندنی کولتوری شێواندن مامۆستا شۆڕش کولتوری شێواندن عام لەناو ئەم هەرێمەی ئێمە یا وجه نظری پارتی بۆ ئارامی هەڵەیە من ئیسمەوە نقطە تەواکم هەر لە سلێمانیا هێزەکانی ناو سلێمانی وجودەکانی ناو سلێمانی خەریک بوو شێواندنیان دروستە کرد مامۆستا ئەگەر بێت و لیستی خزمەت بکەوتایە من هەناڵەمەوە یەکگرتوو ئەو کاتە لیستی خزمەت دەوری هەبووە لیستی خزمەت بکەوتایەتە تای ترازوی هەر یەکێ لەو هێزانی ناو سلێمانیەوە ئێستا ئارامی ئەم سلێمانی بە جۆرێکی ترە بوو لەبەرەوە مامۆستایان لاپەڕەکانی مێژوو هەمووی شاهدن لەسەر هەمومان ئێستاش حاڵی حاضر پێویستە هەمومان بەڕاستی مراجعات لەم سیاسەتە چەوتەی ناو ئەم هەرێمە بکەینەوە کە یەکتری تۆمەتبارکردن و کە خەتا بەخشینەوەی بەسەر یەکتریا و کە هەڵەدان پاڵ یەکتریە و ئەوانە بۆچی لە جیاتی ئەوە پێکەوە هەمووانجار ناو فەیسبوکمان مەشغوڵ کردووە ناو جەماوەرمان هەموو ئاڵەس کردووە بەوەی کە موقفی فلان سیاسی حیزب فلان وشەی حیزبی کە لە فلان زاری فلان سیاست مەدارەوە دەرچوو بەجارێ هەموو جەماوەر بێنیتە لە جیاتی ئەوە هەموو ئەمانە ئەەکەین ئێمە جارێکی تر لەسەر مێزی دانیشتن جارێکی تر پێکەوە لە یەکتری حاڵی بوون چونکە 100 ساڵی تریژ ئابەم جۆرە دژوارە ناو سلێمانی خەریکە کاو لەبێ بە تەواوی معنە لە بێ خزمەتگوزاریە ناو هەولێر عینەشت ناو دهۆک عینەشت ئەم هەرێمە ئێمە ئاوا ناڕوا ئەگەر بێت و هەر ئاوا دژی یەکتری قسە بکەین و ئەوە بکەین یەکگرتوو خەمی ئەمەیەتی مامۆستا زۆر باشە جارێکی تر لەسەر پێکەوە دانیشتن بگەینە نەتیجەیە کە تەواوی هێزەکانی زۆر چاکە کێ هەڵەیە لە هەڵەکەی خۆی بگەڕێتەوە زۆر باشە کە پێویستە پێشکەشکرێت بە میلەتەی مەدەستی پێ بکەین زۆر کاک پێشڕەو دەگوترێت لە دوای ئەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەن بە ڕێککەوتن ئومێدی ئەوە هەبوو کە ئەمە بچێتە خزمەتی چارەسەرکردنی ئەو دۆخەشێواوەی کە لە ئێستای هەرێمی کوردستاندا هەیە بەڵام لە دوای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان حماسەتی زۆری نابێ بۆ کاراکردنی ڕێککەوتنەکە لەسەر ئەرزی واقع ئەم دۆخە هەروەکو خۆی دەمێنێتەوە و دۆخەکە بەم شێوەیە درێژەی دەبێت کە 2000 لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستان بشەکێتەوە بەڕێزت لەو بارەوە دەڵێسی بەڵێ من دەمەوێ حاڵەتێک باز بکەم کە مای پیشاندانی نمونەیەکی تازەیە لە کۆی
حکومرانی لە هەرێمی کوردستانە لە ئەنجامی دەستکەوتی ڕێککەوتنی نێوان یەکێت نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕانە دەتواندرێ ئاڵوگۆڕ بە پارێزگاری سلێمانی بکرێت کە ئەمە یەکێکە لە پارێزگاری سلێمانی و پارێزگاری هەڵەبجە و بەشێک لە دام و دەستگاکانی گرنگی ئەم شارە بکرێت دەکرێت ئەمە بە هەنگاوێکی پراکتیشی جێبەجێکردنی ڕێککەوتنامەکە حیسابی بکرێت بۆیە من ئەو نمونەیە بۆ باز دەکەم تا نەفی ئەو حاڵەتە بکەم کە پێم وابیتن هیچ ڕێککەوتنێک جێبەجێ نەکراوە تەنانەت ئێستا ویستێکی هاوبەش هەیە لە کۆی شەقامی یەکێتی و شەقامی گۆڕانە ئەم ویستە چۆتە سەرەوەشەوە لەسەر ئاسی قیادەشە بە نمونە لە ماوەی ڕابردووە دەستەی کارجێڕیە مەسوولی دەستەی کارجێڕیە یەکێت نیشتیمانی کوردستانە ڕوون پێشنیاریە گرتنەوەی هەردوو حیزبیشەوە دەکات بێشک ئەگەر ئەنجامی گەشەکردنی ئەم ڕێککەوتنامەیە نەبێتن ئەم ویسانەوە دروست نابێت تەنانەت دوێنێ کاتە کۆبوونەوەی کۆمیتەی سەرکردایەتی هاوبەشی هەردوو حیزب دەکرێت کۆمەڵێک بابەتی تێدا باس کراوە هێمان بۆەوەی کە ئەم ڕێککەوتنامەیە هێشتا ئاکتیڤە ئەم ڕێککەوتنامەیە هێشتا ڕۆ ڕێک پێچی هەولێر لەگەڵمان نەما بێ هەوڵ دەدەین پەیوەندی پێوە ئەوکان جێبەجێ نەکراوە بۆچی جێبەجێ نەکراوە چونکە تەرەفەکان هەمووی نین بەشێک لە تەرەفەکان لە دەروی ئەو ڕێککەوتنامەند کە پارتین من پرسیار لێرەوە دەکەم لە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە جگە لە دانیشتن هیچ بەدیلی ترمان هەیە بێشک نیمانە هەر لەبەرەشەوە من دەمێ وەڵامی ئەو کۆمێتە بدەمەوە لە ماوەی ڕابردوو کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک یەکگرتووی ئیسلامی کوردستان کاتە کۆمەڵی ئیسلامی هیچ کاتێک لەوانەوە بێدەنگ نەبوون مساومەیان نەکردێت لە بەرامبەر هەموو ئەو تعتیلکردن یان داپەخستنی ئەو مؤسسانەی کە ئێمەمانان هەمومان شانازی پێوە دەکەین ماوەی حکومڕانین ئەمانە هێمای دڵخۆشکردن بۆ بەردەوام بوون لەم ڕێککارەوە ئەگە پێشمان وایە لە قازانجی پارتی دیموکراتی کوردستانە شکابیتەوە من دەمەوێت وەڵامی ئەوە بە نمونەیەک بدەمەوە من پێم وایە لە ئەنجامی ئەم ڕێککەوتنامەیە پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر بە بەیاننامەیەشبی گۆڕانکاری لە خیتابەکانی دەکات بە نمونە دوێنێ دەیوێت سەرۆکی هەرێم کاک مەسعود بارزانی بەدیلی نییە لە هەرێمی کوردستانە بەڵام ئەمڕۆ کاک مەسعود خۆی لە بەیاننامەیە دەڵێتن کەسێک دیار بکەن بۆ سەرۆکایەتی هەرێم تەنان ئەگەر بە قسەش بیتن من پێم وایە بابەتی گۆڕانکاریەکی گرینگە ئەم گۆڕانکاریە لە ئەنجامی ڕێککەوتنی زۆر باشە کاک پێشڕەوە من دەبێت پرسیارێشتر لە بەڕێز بکەم کاک پێشڕەوە ئێوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان جوڵە و دەست پێشخەریەکانی ئەم دواییانەی پارتی دیموکراتی کوردستان بە جددی دەبینن یان پێتان وایە بۆ کات بەڕێکردن و کات کوشتنە لە کۆمەڵانی خەڵکی کوردستان من دەمەوێت پرسیارەکەی جنابەت فراوانتر بکەم بۆی باشتر وەڵامی تێدا بدەمەوە دیارە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەگوزەر تێپەڕ دەبێت فترە ئینتیقالیدایە هەبوو وڵاتە زلهێزەکانی دنیا هێزەکانی هەرێمایەتی لێرە حزوریان هەیە تەنانەت لێرە و لەوێ دەستیشیان هەیە لە قۆناغەکانە فشارێک هەیە لەسەر پارتی دیموکراتی کوردستان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بزوتنەوەی گۆڕانە تەنانەت لەسەر یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامیشە ئێستای هەرێمی کوردستان جگە لە چارەسەرکردنی کێشەکانە چکە لە گەڕانەوەی حزوری چارەسەرە هیچ شتێشترمان لە بەردەمدانە باشترین بەڵگە من دەمەوێت باشترین بەڵگە لەسەر ئەم قسانەی کە ئێستا کردیتم من دەمەوێت هێما بۆ مقابلەیەک یان مقابلەیەکی لێدوانی لەگە سەرکردایەتیەکی بەڕێ سەرکردایەتێکی یەکگرتووی ئیسلامیە باز بکەم لە ژمارە 28 ژمارەی ئاژانسا لە ڕۆژی چوارشەمەیە ڕوون هێما بۆ دەکات دەرێت کاتێک ئێمە وەفدی یەکگرتووی ئیسلامیە بە سەرۆکایەتی مامۆستا سەلاحەدین بەهادینە کاتێک دەچێتە ئێران ئێرانیەکان پێیان وتون لە بۆ نزیک بوونەوەی ئەو ڕەوتە ئیسلامی کە ئێستا کاری لەبین دەکرێت لە بین هێزە ئیسلامیەکانەوە ئێمە دەستخۆشتان لێ دەکەین و هەنگاوی ڕوونتر تا لەگە جێبەجێ دەکرێت ئەمە بەهاندانە کەواتە دەکرێت ئەمە بوالێک بدەینەوە فشارێک هەیە بۆ کۆی چارەسەری قۆناغەکانەوە پارتیش ئێستا پێی وایە ناتوانانی بە تەنهاوە ئاراستەی هەرێمی کوردستان بکات چونکە واقعەک هەیە دوو جوگرافیا هەیە جوگرافیای زەرد جوگرافیای سەوز ئەم جوگرافیای پارتی زۆر دەتوانی کاریگەر بی زوڵال بی لە جوگرافیەکەی ماوەی ڕابردوو کە پێی دەگوتێت زۆنی زەردە بۆیە ئێستا ویستێکی هاوبەشەیە
تەنانەت ئەگەر مەبەستیشیان نەبێت بەڵام فشارێکی هاوبەش هەیە بۆ چارەسەرکردن ئەم فشارە لەسەر ئاستی هەرێمەیە لەسەر ئاستی شەقام لەسەر ئاستی زۆر باشە زۆر چاکە کاک پێشڕەو هەموو لایەکەوە زۆر باشە سواست دەکەم کۆمەڵک کێشەهان زۆر چاکە زۆر چاکە کاک محەممەد دەگوترێ هێزەکانی دەروەی پارتی لە پێش پەخستنی پەرلەمان و لە دوای پەخستنی پەرلەمان زۆر جیاوازن بەر لە پەخستنی پەرلەمان منافەسەیان بوو لەسەر پێشکەشکردنی پرۆژەی باش و کاری هاوبەش لەگەڵ یەکتری و پاڕادەیە جددیبوونیشان پێوە دەبیندرا بەڵام لە دوای پەخستنی پەرلەمان شۆکێک بەم هێزانەوە دیارە هەست دەکرێت کە هێزی مبادرەیان نەماوە ئەمە بۆ زۆر ڕاستە بۆ ئەمن حەزەکەم بۆ دەست پێ بکەم بۆ سەرجەم خەڵکی کوردستان بۆ هەر کەسێک بۆ هەر لایەنی سیاسی پێی وایە چارەسەری ئەم قەیرانە ئەوەیە دەبێ بزوتنەوەی گۆڕان و ئەو لایەنانەی کە لەگەڵیا هاو بەش بوونە لە پاکێجی چاکسازی هاو بەش بوونە لە هەمواری یاسای سەرۆکایەتی کە ئەوە سەرەتای چاکسازی سیستەمی حکومڕان بۆ لاری کوردستان گەر پیان وایە بارودۆخی ئەمڕۆ هەرێمی کوردستان واتەن دروستە ئێمە پاشگەز بینەوە لەوانە من پەیامێکم هەیە بۆیان گەر ئیرادەیەک هەیە ئەو هابیر ئەکاتەوە گەر لایەنێکی سیاسی کەسێک پێی وایە دەبێ هەموو پاشگەز بین لەوەی کە کردومانە من پێم وایە هەموو دەتانەوێت ڕازی بین بەو دنیا بینینیەی پارتی بۆ حکومڕانی بۆ سیستەمی حکومڕان بۆ ئیدارەدانی ئابووری من پێم وایە ئیتر چیتر نەپێویستیمان بە هەڵبژاردنە چیتر نەپێویستیمان بە پەرلەمانە مەکتەبی سیاسی پارتی و سەرکردایەتی پارتیمان کفایەت دەبێت دنیا بینینی ئەومان و حکومڕانی ئەومان کافی دەبێت بۆ پارتی پێم وایە لە بەشەیتانکردنی پارتی هەز ناکەی زۆر زێدەڕۆی دەکەی کاگە مۆزوع بەشەیتانکردن نیە ئێستا هەموو هەرێمی کوردستان دابەش بووینە بەسەر دوو جەمسەردا دنیا بینینی پارتی بۆ سیستەمی حکومڕان بەڵام کۆمەڵی لە پشت ئەم دنیا بینەوە لەژێرەوە طبعا مێ لە چوارچەوەی چیا بۆ پرۆژ چاکسازی لە سیستەمی سیاسی چاکسازی لە سیستەمی ئابووری ئەوانەی کە هاو بەشمان بوونە کێ جورئەتی ئەوە دەکات فەرمووا پێمان بڵێ ئێمە پەشیمانین لەوەی کەوا پێشنیارمان کردووە ئێمە پەشیمانین لە یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی ئێمە پەشیمانین لە پاکێجی چاکسازی با ئەو جورئەتە بکاو پێمان بڵێ ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان بەسەسناکە بەعمەلی هەمووتان پاشگەز بنەوە لە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ئێستاش حتا کە ئەم دیدارەی دوایینی لەگەڵ پارتیا کە سەردانی بزوتنەوەی گۆڕانیان کرد دەستمان لە یەک دوو شەرتی گرنگ هەڵگرتو بووکە بارودۆخی پەرلەمان وەکو خۆی لێبێتەوە وەزیرەکان تەنها لەبەر شتێ لەبەر ئەوەی نیەتی ڕاستەقینەی پارتی تاقیکەینەوە ئایا بەڕاست پارتی پرۆژەیەکی پێیە و بە یەک پاکێت ئەم گۆڕانکاریە کە دەکرێت کە دەکرا سەرەتایە بێ بۆ چاکسازی یان ئەمە لە بنەڕەتدا هیچ بنەما هیچ شتێکی تێنیە پێشوازیکردنمان لە وەفدەکەی پارتی ئەوەی ڕوون کردەوە و ئێستاش لێدوانەکانی پارتی ئەومان بڕدەگا کە لە بنەمادا شتێک نەبووە گەر هەیە ئەوە چێە ڕێگرە تۆ بڵێ کۆمەڵ و یەکگرتو بۆچی لە بنەمادا نەڵێن کە ئیستیجابە نییە بۆ گەر سەرۆکی پارتی بەنیازی ئەوەیە کەسێ دیاری کرێ بۆ جێیەکەی ئێمە پێمان وتون لە یەک پاکێزدا گۆڕانکاری لە سەرۆکی پەرلەمان دەستەی سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکی هەرێم و گۆڕانکاری لە حکومەتدا هیچ ڕێگریەک نین هەمووی بە یەک پاکێز بکرێت پێم بڵێ ئەبە چیە ڕێگر کۆمەڵە ڕێگرە یەکگرتووە یەکێتیە گۆڕانە ئەگەر ئێمە ڕێگرین با فەرم و پارتی پێمان بڵێ ڕێگرەکە لەوەیە ڕاستی ڕێگری ئەوەیە پارتی پەشیمان بۆ تۆ لەمە ڕاستی ڕێگری ئەوەیە پارتی بەنیازی ئەمە نەیە لەبەرەوەی کام لایەن ئەمەی ڕەتکردەوە ئێمە وەکو بزوتنەوە گۆڕان ڕەتمان نەکردەوە وتمان هەمووی ئێستاش دوێنێ لە کۆبوونەوەمان لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانی زۆر بە ڕاشکایی پێیان وتون بە یەک پاکێج گۆڕانکاری لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت هیچ لاریمان لێ نییە لەبەرەوەی ئەمە سەرەتایەکی باشە بۆ دەست پێکردن بە چاکسازی سیاسی کە لەوەش و دەتوانین هەنگاوبوونین بۆ چاکسازی ئابووری بەڵام ئەوەی ڕاستیە ئێستا پارتی بەڕوونی بە هەموو لایەنەکانی وتووە بە تایبەتی بەیەکێتی وتۆ کاکە ئێمە کاک مەسعود ناگۆڕین هەر سەرۆکی هەرێم دەمینێ کەواتە ئەوە ئێمە نین پاشگەز بووینەتەوە ئەوە ئێمە نین بە پیری ئەو شتەوە نەڕۆیشتین ئەو یان لە بنەمادا هیچ نەبووە یاخود پارتی پەشیمان بۆ زۆر باش من بۆیە پێم وایە کە ئێستاش باسی چاکسازی دەکەین من پێم وایە کۆتاهیوا دواهیوا بۆ خەڵکی کوردستان ئەوەیە پەشیمان بوونەوەی ئەم لایەنە لەو هەوڵەی کە دەستیان پێکڕۆ بۆ چاکسازی سیستەمی سیاسی بۆ چاکسازی سیستەمی ئابووری گەر بێت و لێی پەشیمان بنەوە هیچ هیوایەک بۆ خەڵکی هەرێم نابینێ لەبەرەوەی ئەبێ هەمومان ڕازی بین بەو دنیا بینینەی پارتی بۆ حکومڕانی گەر ڕازی بین کەواتە هەر لەسەر ئەو سیستەمە ئەزانی دوایین هەوڵەکانی پارتی ئێستا بۆچیە لەگەڵ یەکێتیە زۆر بەڕوونی ئەو باس کردو ئەو دەیەوێت ئێستا بگەڕێنەوە سیاسەتی 50/50 کە خودی یەکێتی نیشتمانی کۆکە لەسەر ئەوەی ئەمە زەرەری بە کوردستان گەیانەوە بە دوای ئەو بارودۆخی سیاسی ئەمڕۆ
هەرێمی کوردستان ئەستەمە هەر لایەنێک هەر کەسێ لایەنێکی سیاسی بیر لەوە بکاتەوە کوردستان بگەڕێتەوە بۆ 50 ئەوە وەهمە و بۆی ناچێتەکە بۆیە پێم وایە ئەوەی دەیەوێ ئەم خەیرانە چارەسەرکە پێم وایە سووربوون لەسەر پاکێجەکانی چاکسان زۆر باشە تاکە هیوای بۆ خەڵکی هەرێمی زۆر باشە مامۆسای بەڕێز دەگوترێ ئەم دۆخە چارەسەر دەبێ بەڵام بەمەرجێک هێزەکانی دەروی پارتی دیموکراتی کوردستان ئازابن لە بەرامبەر جەماوەرەکەیان بەوەی کە بڵێن ئێمە ناتوانین ئەوەی کە لە ڕابردوودا بەڵێنمان پێدابوون بە تایبەتی لە پاکێج و لەو پرۆژە هاوبەشانەی کە لە سەردەمانی یادی بەخێرکارابوونی پەرلەماندا پێشکەشیان دەکرد ناتوانین بچینە ژێرباری جێبەجێکردنیان لە کاتێک ئێستا کاتی ئەمانە نییە ئەگەر هێزەکان ئازایەتی ئەمەیان هەبێ ڕەچاوی ئەم دۆخی ئێستا بکەنجا ئەمە پارتی سەپاندوێتی چوزانم یعنی بارە هەرێمایەتی و نێودوڵەتێکە سەپاندوێتی ئەمە بخەرە لاوە بەڕێز لەو بارەوە دەڵێتی مامۆستا ئەو جورئەتەی کە هەر هەز ناکەن ئەو پرۆژانەی کە لە ڕابردوودا دەستاندا بووە پرۆژەی زۆر گەورە بوون کاتی نەهاتە بوو و نەتیجەکەشی ئەوەی کە لە ئێستادا هەیە پرۆژە هەموو وەختێ کاتێتی مامۆستا و ئەم هەرێمی ئێمەش هەل لە یەکەم ڕۆژەوە هەتاکو ئێستا پێویستی بەوە بووە ئەو پرۆژانە کە تەقدیمەکردن پیادە بکرێن لە وەستانی ئیرادەی سیاسیە و نەمانی ئیرادی سیاسی بۆ چاککردن و چاکسازی قەیرانەکە لێوا دروست بووە ئێمە بەڕاستی ئەم هێزە سیاسیانەی ئەم هەرێمە مامۆستا پێویست هەماندوو نەبین لە پرۆژە تەقدیمکردن پێویست هەماندوو نەبین لە دانوستان خوڵقاندن و پێویستە بە زمانی حاڵ بە یەکتری و بە هەموو جەماوەرەکەشمان بڵێن ئەوەی کە جارێکی تر ڕۆحەکاتەوە بەبەر ئەم میلەتەی ئێمە و جارێکی ترێتەوە سەرساحەی سیاسی وەکو هەرێمێک کە لە شەرقی ئەوسەڵ نمونەیەکی جوان دەربچێ پێویستە ئێمە مامۆستایان بیر لەوە بکەینەوە مافی چارەی خۆنووسینی خۆمان و کیانی داهاتووی خۆمان کە چەنەها فرسەت لە دەستمان دەرچوو هەر لە ساڵی 91 هەر لە 9 چواری 2023ەوە هەر لە مانگی 6 2014ەوە هەتاوەکو ئێستا هەلومەرج زۆر هەبوو کە ئێمە تایە وەکو هەرێمی کوردستان پێگەی خۆمان قایمترکەین بەڵام پشێونەکانی ناوخۆ نەیەڵا لەبەرەوە ئێمە پێویستە ئەم پێویستەوە ئەم سێشتە بکەین یەکەم پارتیار ئەمە خطابەکەیەتی کە پێویستە دۆخەکە ئارام بکەینەوە لەبەرەوەی ئێستا حیزبەکانەوە خطابمانە ئەگەر سەیری پەرۆپرۆگرامی هەموو حیزبەکان پێی پڕە لەم خطابانە بەڵام جێبەجێکردنی ئەم خطابە بۆ سەر ساحەی سیاسی جورئەتیان نیە یعنی هەرێکە لەم لایەنانە لە ڕێی یەکتری وەستاوە کە ئەو ئەم قسانە بکە بۆ ئەوەی سبەینێ بڵێن ئەو تەنەزولی کرد بە فڵان حیزب بوو ئەو چوە باوەشەکە نیە بەڕاست حتا ئێمە بەڕاستی لە یەکگرتووی ئیسلامی کوردستان دڵخۆشین بەوەی کە هەموو ئەم هێزە سیاسیانە لە یەک نزیکبوونەوەیەک دروست بوو ئەوە تا یەکێتی و گۆڕان پێکەوە ویسیان لە سلێمانیا هەماهنگێک دروست بکەن ئێمە و کۆمەڵی ئیسلامی و تەواوی هێزە ئیسلامیەکان ئەمانوێ هەماهنگێک دروست بکەین دەی چەند جوانە هەمومان پێکەوە هەموو حەڤە حیزبەکەی تر و هەموو ژمارە حیزبەکەی تر کە لەم هەرێمی کوردستانە هەیە ئەوانش هەموو خاوەنیکیانی سیاسین و هەموو ئەو جەماوەرە ڕەمادیش کە تاقەتی هیچ حیزبێک لە حیزبەکانی نییە پێکەوە هەمومان جارێکی تر ڕۆحکەنەوە بەر ئەم مەوزوعە لەبەرەوە نازانم مامۆستا ئێمە هەر بەوە مێژوو شەفاعەتمان بۆ بکا کە وەڵا ئێستا جەماوەر لە ئێمە تێناگا و ئێمە نەخێر هێزی سیاسی هەر یەکەمان مکەلەفین ڕووکەینەوە ئەو جەماوەرە جارێکی تر ڕۆحی پێکەوە بوون ئەوە بکەین جا ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستایان ئەوە خەممانە بەڕاستی بە هەموو هێزەکانی کوردستانمان وتووە وەختێک ئێمە ئەبین بە میلەت کە خەتەری دەولی لە سەر خۆمان کەم بکەینەوە کە ئێستا لە شەڕی داعیشە خۆی نواندۆ و یەخێ میلەتی ئێمەی گرتووە ئەوە یەکەم دووەم هەماهەنگی ئەم هەرێمە بە تەواوی معنا لەگەڵ بەغا بگەینەوە نەتیجەیەکی تری وای تر کەم مەلەفی نەوت و کەم مەلەفی بوجە و موچە وامان لێ بکا بەرەو قەیرانی قوڵتر و زیاتر بڕۆین دەرکەوت کە ئەمانە هەموو هەماهەنگی بینی ئێمە و بەغا ئەبێتە هۆی حەل و چارەسەر بە تایبەتی بۆ ناوچە جێناکۆکەکان و ئەو ناوچانەی دەروی هەرێمی کوردستان کە لە دەروی هەرێمی کوردستان و کوردستانین کەرکووک ناوجەرگەی هەمویانە ئەبێ هەماهەنگی تەواو لەو مۆزوعا بکەین اینجا ئاواکەن سێهەمینیان ئاشتەوایەکانی ناوخۆ ئەگەر بێت و هەنگاوی ئاشتەوایی ناوخۆ ئاوا بە خاوی و بە یەکتری تۆمەت بارکردن بڕوا وەڵام میلەتی ئێمە هەروە چارەسەر ئەمێنێتەوە بۆیە ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان جەختەکەینەوە تەواوی توانای خۆمان لەسەر زاری ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە وەختی ئەوەیە کە نەقدی ذاتی خۆمان بکەین نەقدی هاوکارەکانی خۆمان بکەین نەقدی یەکتری بکەین بە مەبەستی ئەوەی کە پێکەوە ڕەخنەی بەننا ئەمە لە یەکتری گرتبێ و پێکەوە بچینەوە بەو هەڵانەی کە جەماوەر هەمووی بە چاوی سەر ئەیبینێ لە هەمومانە پێکەوە بەدەستە جەمعی خەمێکی تری زۆر چاک کاگە پێشڕەو دەگوترێ هەر کاتێ پارتی دیموکراتی کوردستان
دەست پێشخەری و مبادرەی هەبوو بێ لە هەمان کاتی هەڵبەت بۆ هێزەکانی دەرەوەی خۆی لە هەمان کاتیشە هەر لەناو هێزانە کۆمەڵە لوغمی هەبووە کە توانیویەتی لەو کاتێک کە خۆی دەیەوێت بیتەقێنێتەوە تاوەکو باری ئینتیباه و ئاگایی خەڵک لە هەمبەر جددیبوون یا جددی نەبوونی پارتی دیموکراتی کوردستان لەبارەی دەست پێشخەریەکانی بەلایەشی تردا بەرێ بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە پەشێویەکانی ناویەشێتی نیشتیمانی کوردستان و کە دەکترێ خراپ لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ینی لە هەر کاتێدا ویست بوویەتی ئیستیفادەی لێکراوە بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە ڕێککەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لە پرسیارێک تریشدا گوتم کە ئەمە ئومێدی ئەوەی لێ دەکرا نەخشە ڕێگایەک بێ یا یەکێ بێت لەو نەخشە ڕێگایانەی کە چارەسەری دۆخی هەرێمی کوردستان بکە. بەڕێز لەو بارەوە دەڵێ چی؟ بەڵێ من ئومێدەوارم هەز نەکەم ماوەی قسەکردنی من کەمتر بیتن سوپاس دەکەم ئەگەر لەوە هاوکارم بی. فەرموو. من دەمەوێ وەڵامی پرسیارەکەت بە شێوەیەشتر بدەمەوە. ئەگە تێیدی پرسیارەکەی تو بکەم کەواتە دەبێت تێیدی ئەوەش بکەم دیارە پارتی دیموکراتی کوردستان لەناو حیزبەکانە کۆمەڵک دەستی هەیە و لە هەر کاتێکی پێویستی بی کۆمەڵک شت دروستەکە بێشک من تێیدی ئەو قسەی ناکەم بەڵام لەوانەیە هاوکات لەناو لێرە و لەوێ هەندێک حاڵەت ڕوویدا بێ هاوکاری ئەم دۆخەوە بیتن بەڵام ئەمە بە بەرنامەی ئەو نەبوو بەڵکو هاوکات بۆ یان جۆرێک لە جۆرەکان بەو شێوانەوە بووە. من دێمەوە تاکید لەسەر ئەو بابەتە دەکەمەوە اتفاقی بینی یەکێتی و پارتیا بینی یەکێتی و گۆڕانە کۆتا نەهاتووە تەنانەت هەرێکێک لە حیزبەکان بە تایبەت یەکێتی لە مەهامەکانی لە کۆی ئەو اتفاقەیە پەشیمان نەبووتەوە تەنانەت نەک یەکێتی حیزبەکانی تریشیانەوە کەسیان بە سیستەمی پەرلەمانی کردن نەمابینیوە تەراجع بکەین تا ئەو چرکە ساتێ من قسەی تێدا دەکەم یەکێک لە کۆی ئەو خاڵانەی لە ڕێکەوت نامەکە یەکێتی و گۆڕانە هەیە من نەمبینیوە یەکێت نیشتیمانی کوردستانە بە فەرمیە تەنات بە نافەرمیشە بە شێوەیەک لە شێوەکانەوە ڕەفزی کرد بێت یان جۆرێک لە جۆرەکان کۆتای بێ بەڵام کاک پێشڕەو لەلایەن بەرپرسانی هەردوو لاوە لەلایەن بەرپرسانی هەردوو لاوە قسە لەسەر ئەوە هەیە کە ڕێکەوتنەکە چۆتە باری متمونەوە بەڕێزم ینی ئەمە وازەحە باش ئەگەر بەڵێ ئەگە گەیشت بیتە حاڵەتی متبوونەوە بۆ لە دوێنێەوە کۆبنەوەی بینی یەکێتی و گۆڕانە ئەنجام ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە ڕێکەوتنەکە لە حاڵەتی متبوون دابووە یادایە و ئەم کۆبوونەوانش بۆ ئەوەیە کە زیندوو بکرێتەوە یا قسەیش تر بکرێت کە چارەنووسی ئەم ڕێکەوتنەیانی یەکلا بکاتەوە بەڕێزم کەواتە بەجێرە پرسیارەکەی جەنابتە ویستێکی هاوبەش هەیە لە بینی یەکێتی و گۆڕانە بۆ ئاکتیڤکردنەوە بۆ چالاکردنەوەی یان بۆ نەهێشتنی قۆناغی متبوون لەم قۆناغەوە هەبیتن ئەم ویستەیە مایە ئەوەیە کە ئێمەمانە لە کۆمەڵانی خەڵکی کوردستانە دڵخۆش بین بەوەین کە ئیتفاقیەکە بەردەوامی تێدا هەیە ئیتفاقیەکە ئاخر خۆ ئێستا تێبینی بکەی لە جێوەی بەیاننامەی ڕسمیان لە بینی یەکێت نیشتیمانی کوردستان نەبزوتنەوەی گۆڕانە جۆرێک ناکۆچی نییە لە بینی ئەم ئیتفاقیەوە بۆیە ئەمانە ویستە بەڵام ئەگەر بەڕاهایی بیتن بەدڵی هەموو لایەکمانبی بێشک ئەوە نەبوو بەڵام کۆتایی نهاتوە بەردەوامی تێدا هەیە هەر لە چەند ڕۆژی ڕابردووە یەکێک لە پۆستەکانە پۆستە ئیداریەکانی حکومڕانی لە حکومەتی خۆجەیە ئاڵوگۆڕی پێکرا بۆیە ئەوانە هەنگاوی زۆر جدین بۆ ڕەفزکردنەوەی قۆناغی متبوونە لێکوانە ناوی لێ بنێتن بۆیە من پێم پێشڕەو کۆمەڵانی خەڵکی کوردستان چاوەڕێ بوون لە نەتیجەی ئیتفاقیەی یەکێتی و گۆڕان کۆمەڵە گرفتی سەرەکی کۆمەڵە قەیرانی سەرەکی هەن لە هەرێمی کوردستان وەکو قەیرانی سەرۆکایەتی هەرێم قەیرانی ئابووری قەیرانی پەخستنی پەرلەمان ئەمانە چارەسەر بکرێن بەڕێزم نەوە گۆڕینی قایم قامێک لە شوێنێکی ناوچەی و ئەزیزی من بەڵام با من پرسیارێک لەسەر وەڵامی پرسیارەکەت لەوە بدەمەوە گۆڕینی پارێزگار نمونێکی تازە نییە لە کۆی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە شێوەی ئاڵوگۆڕەکی سپی ئەمە لەلایەک تر من پێم وایە هەنگاوەکانی ئێستای یەکێتی بەتایبەت لە کۆبوونەوەی 11 یەکە ڕوڕم لەوێن دەرەوە من دەتوانم بە درێژکاوی ئەو قۆناغەیەدا بنێم چونکە یەکێک لە تەڕەفەکانەوە کە
هۆکاری مایەی ڕوودانی ئەم کێشانە کە پارتی دیموکراتی کوردستانە خۆ دەبی قسەی لەگەر بکەی بەلانی کەم و پێی برێ لێرەوە هەڵی لێرەوە دەکرێت خاڵە لاوازەکەت بەهێز بکرێەوە بۆ بەهێزە تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستانە نەک لە چارچەوەی هەرێمی کوردستانە لە ڕێک کۆبوونەوەی لە بەیاننامەی کۆبوونەوەی 11 ڕوون مایەی چارەسەری کێشەی نێوان پارچەکانێتری هەرێمی کوردستانیشەوە بووە بۆیە ئەم قۆناغانە ئەم هەنگاوانە دەکرێت بە درێژکراوەی ویستی ئەو ڕێکەوتنامەیە دابێت لە ڕێکەوتنامەی یەکێتی و گۆڕانە ڕوون بە هێما بۆ چارەسەکردنی زۆر باشە دەگەڕێمەوە لە دو قسە دەدەم بە تۆ بە دڵنیاییەوە ئینشاڵڵا زۆر باشە زۆر باشە زۆر باشە یەک دقە بۆ تۆ یەک دقە دەگوترێ یەکێ لەو هۆکارانەی کە لە ئێستادا چوار حزبەکەی تووشی تەخەبوتی سیاسی کردووە و ئەم دوو خەش لە نەتیجەی ئەمە ئاوەها وەکو خۆی ماوەتەوە ئەوەیە کە لە غیابی ساحەدا دەژین کە تێیدا بتوانن بجوڵن پێشتر پەرلەمان هەبوو باشە بەڵام ئێستا شوێنێک نەماوە هەز ناکەی پارتی بە فعلی گورزەکەی زۆر باش وەشاندووە کەواتە ناکرێت کەواتە پارتیش پەرلەمانی نەماوە هەر ئەوە ئێمەنین پەرلەمانمان نەما من کێشەکە لەوەدا دەبینم بۆ سەرجەم لایرە سیاسەکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ هاو بەشەکانمان هاوخەمەکانمان لەوەی کە ئیمانێن بە چاکسازیە پێمان بڵێن وەکو بزوتنەوەی گۆڕان پارتی چ پێشنیارێکیە بووە چی پێشکەش کردووە کەمایی قبولە و بەوان قبول دەکرێت ئێمە قبولمان زۆر چاکە بەت بەتەواکەم کەواتە ئێمە کێشەکە لە چییە ئێمە دەمانوێت هاوخەمەکان و هاو شەریکەکانمان ئێمە لەوە یەقین بووینە هیچی پێ نییە چارەسەر ئەوەیە پێمان ئەوایە گەر شەریکەکانمان هێشتا نەگەیشتن بەو یەقینە بگەن بەو یەقینە ئامادەین بۆ قۆناغی دۆم کە قۆناغی دووەم لای بزوتنەوە گۆڕان ئەوەیە ئەوسا ئێمە دەبێت پرۆژە تەقدیم بکەین بۆ چاکسازی ئێمە پرۆژە تەقدیم بکەین بۆ چارەسەری قەیرانەکە بەڵام هاوخەمەکانمان پێم وایە جارێ قەناعەتیان بۆ ماوە پارتی شتێکی بێ بەڵام ئێمە پێمان وایە پارتی زۆر چاوەڕێی تر دەکەن ئێمەوە وەکو یەکگرتووی سامی کوردستان هەموو چاکسازیەک لە هەرێمی کوردستانە بە بەرهەمی 23 ساڵی جوهدی سیاسی خۆمان نەزانین ومان دوو نابین لە هەر پرۆسەیەکی خزمەت و ڕەفاهێت و خۆشگوزەرانی و سەعادەت بۆ خەڵکی و هەر ئەبێ ڕۆژێک لە ڕۆژان داواکاریەکانی ئەم جەماوەرە لە دەستی ئەم لایەنە سیاسیانە بە پێکەوە لە یەکتری حاڵی بوون و بە پرۆژە تەقدیمکردن کە یەکگرتووی یەکێکە لە ڕائیدەکانی ناو پرۆژانە بێتە زۆر چاکە کاک پێشڕەو با دو قسە بۆ بەڕێزت بێ ئێوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئایندەی ئەم دۆخە خراپەی ئێسای هەرێمی کوردستان چۆن دەبینن دقەیەک بۆ تۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە جگە لە دانیشتن جگە لە چارەسەرکردنی قۆناغەکان هیچی ترمان لە پێشدانیە چونکە لە ماوەی ڕابردوو شەڕمان تاقی کردەوە کە مای کارە ساتێک بوو لە ماوەی ڕابردوو ئەم ئیدارە و ئەم ئیدارەمان تاقیکردنەوە چکە مایە کارە ساتێک بوو هەموو حاڵتانە پێمان دەڵێ دەکرێت نەرم بین چونکە ئەزمموی ماوەی ڕابردوو پێمان دەڵێت ئەگەر حیزبێک بە تایبەت پارتی دیموکراتی کوردستانە ئینفراد بەجێ بێلین و بایکۆتی بکەین لە هەموو هەنگاوەکانیە لەوانەیە هەڵی زۆر گەورە ئەنجامدەوەکو لە ماوەی ڕابردوو ئەنجامیدا بۆیە ئێمە نامانەوەی دوو ئیدارەی دروست بێتەوە دەبانەوەی بە ڕێکارە نەرمونیانەکان بە هەنگاوە تەندروستەکان چارەسەری قۆناغەکان بکەین چونکە بەر لە هەموو شتێک التیزاماتی ئەو هەموو شەیدە لە سەرشانی زۆر باشە زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاک پێشڕەوەیسی کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەولێری پایتەخت لە ستۆدیۆی کەناڵی ئاسمانی پێیام لەگەڵمان بووی هەروە زۆر بەڕێز مامۆستا جەلال تاهیر بەرپرسی مەڵبەندی شارەزوری یەکگرتووی ئیسلامی زۆر سپاس تۆشەکەم زۆر بەڕێزم هەروە زۆر بەڕێز کاک محەممەد نەسرەدین سکرتێری کەرکوژی مەکۆی کەرکوژی بزوتنەوەی گۆڕان زۆر سپاسی تۆشەکەم زۆر بەڕێز بەخێر بێن جارێشتر سپاسانەکەم